وەرزشی خلیسکانە یاخود سکێتی سەر بەفر ئەم وەرزشە لە وڵاتان وەرزشێکی کۆنە و ساڵانە ئەنجامەدرێت لە زۆربەی ئەو وڵاتانی بەتایبەت کە بەفرێکی زۆری لێبارێ یاخود ناوچەیەکی شاخاوین لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەم فستیڤالە یاخود وەرزشی خلیسکێنە بۆ ماوەی چەند ساڵێکە بێ و چەند خولێکە کە ئەنجامەدرێت وەرزشی خلیسکانە لە هەرێمی کوردستان و یاخود لە عێراقیش بەگشتی لە سەردەمی پادشایەتیەوە دەستی پێ کردووە توای وا بڵێن کە لە حاجی ئۆمەران بۆ یەکەم جار لە سەردەمی پادشایەتیە ئەم وەرزشە ئەنجام دراوە ساڵانە ئێستا لە هەرێمی کوردستان لە شاری چۆمان و لەو شاخە جوان و چێوە ڕەنگینانەی کە پڕ لە بەفرن و سپیپۆش بووە ساڵانە ئەم وەرزشە بەڕێوە ئەچێ و لە زۆربەی وڵاتانەوە وەرزشکار بەشدارن لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بەشدارن جا ئەمڕۆ ئێمە سانە میوانێکمان لەگەڵ هەیە کە ڕێخەری ڤیسیڤالەکەیە ئەویش کاک عومەر چۆمانیە کە لە چۆمانەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بێت کاک عومەر سڵاوت لێبێت و بانیت باش بۆ هیوای کە تەندروستیت زۆر باش بێ پێم خۆشە یەکسەر لەوە دەست پێ بکەین باسێکی ئەم ڤیسیڤالەمان بۆ بکەی و ئەم ساڵم ڤیسیڤالەکەی بەڕێوایچێ ئەو ئامادەکاریانی کە کردوتانە چین سڵاوتان لێبی و بیانیتان باش ئامادەکارەکانی فستیڤاڵی ئەم ساڵ هەر لە مانگی حوتی ساڵی ڕابردووە دەستمان کردووە بە ئەو پێداویستانی کە پێویستمانە لە دەرەوە چکە ئەو پێداویستانە بۆ فستیڤال بەکاردێت لە کوردستان بوونیان نیە هەمووی لە دەرەوە هێناومانە سنەو کەتمان هێنە سنەوبۆردمان هێنە سکیمان هێنە وۆکینگ سکیمان هێنە ئەمە هەموو پێداویستەکانی خلیسکێنەی سەر بەفرن کە ئەم یاریانەی پێیانجامەدرێت ئینشاءڵڵا لە 13 و 14 مانگ ئەم فستیڤالە ئەنجام دەدرێت بەڵێ کاک عومەر چەند ڕۆژ ئەم فستیڤالە بەردەوام دەبێت؟ 2 ڕۆژ بەردەوام دەبێت پێنجشەم و جومعە بەردەوام دەبێت بەڵێ بێگومان ئەم چالاکیانە کەلوپەلی تایبەت بەخۆی هەیە پێویستە بۆی ئامادە بکرێت ئایا کێ سپۆنسەری ئەم کەلوپەلانان دەکات یاخود ئەم فستیڤالە کێ سپۆنسەری دەکات؟ ئەم فستیڤالە کۆمپانیایمە کۆمپانیای بیایی کوردستان ساڵانە ئەم فستیڤالە ڕێک دەخات بە هاوکاری دام و دەستگەکانی ناوچەکە و ئەم ساڵ بۆ ئەم ساڵ توێتە شەریکەی توێتە و توێتە گازۆ سپۆنسەری ئەم فستیڤالەکە لەژێر چاودێری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکرێ بەڵێ ببوورێ کاک عومەر ئەو کەسانی کە بەشداری ئەو چالاکیە دەکەن بێگومان هەندێک جا ڕەنگە ڕوبەڕووی مەترسی بنەوە یاخود تووشی ڕووداوێ شتێک ببن لەم بابەتانە هیچ تیمێکی فریاگوزاری و تەندروستی لەگەڵتان دەبێت بۆ ئەوەی کە بتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کە بەشداری ئەم پێشبڕکێیە دەکەن بۆ ئەم ساڵ هەمانگێکی زۆر باشمان لەگەڵ حکومەت و ناوەندەکانی حکومی لەم ناوچەیە هەیە بۆ فستیڤاڵی ئەم ساڵ و بۆ ساڵی ڕابردوش بەڕێوەبەتی نەخۆشخانەی چۆمان چەند ئەمبولانسێک و چەند تیمێکی دکتۆری پێداون بۆ ئەم ساڵش بە هەمان شێوە تیمی تایبەتیان بۆ ئامادە کردوینە بەڵێ کاک عومەر یاری خلیسکانەیە یاخۆت سکەیتی سەر بەفر وەرزشێکی دێر زەمان و کۆنە لە وڵاتانی ئەوروپایە و ئەمە لای هەمومان معلومە ئەوەی کە جێی دڵخۆشیە ئەم فستیڤالە لە هەرێمی کوردستان ئێستا بەڕێوەچێ بە تەحدیدی ئەگەر پێم بڵێ بە دیاریکراوی ئەو وڵاتانەی کە بەشدارن و ئەو شێوە ئامادەکاری کە کردوتانە هەمان ئەو ستانداردە جیهانیە کە لە وڵاتانی تر ئەم یاری لەسەر بەڕێوە ئەبرێ دەوان وا دیارە کە ئێمە 6 ساڵ ئەزمموی ئەم جۆرە ڕێخستنی ئەم فستیڤالە و پێشبڕچیەمان هەیە بەڵام گونجاویەتی شاخەکانی کوردستان و بە تایبەتی ئەو شاخە بەردەوامە شەشەمین جارە ئەم فستیڤالە بەڕێوە دەچێت بەڵێ شەشەمین جارە بەڕێوە ئەچێەوە بەڵام ئێمە ئێستا ئەو ساڵ ویستیتمانە بەڕاستی لە قۆناغێکی لۆکاڵی بڕۆینە قۆناغێکی وڵاتی جیهانی کە یاریزانی نێودەوڵەتی و بەناوبانگمان هێناوە و ئەم شاخانە بەڕاستی بۆ هۆی یارمەتی دەری ئێمە کە سەرنجی ئەم یاریزانە نێودەوڵەتیانە پێڕابچێشن 150 یاریزانی نێودەوڵەتیمان بانگێش کردووە بۆ ئەم فستیڤالە کە لە ئێستادا 20 یاریزانی ئەزنەبی گەشتۆتە جێ ڕۆژانە تەمرینات ئەنجامەدەن یعنی هۆکاری سەرەکی ئەم هاتنی ئەم ئەزنەبیانە بەڕاستی ئەمانەتی کوردستانە و جوانی شاخەکانی کوردستانە بە تایبەتی
شاخەکانی سنووری باڵەکاتی و چۆمان کە زۆر گونجاون بۆ ئەم فێستیڤالە هەروەک پێشتر خۆشتان ئاماژتان پێدا لە سەردەمی مەلەکێتەوە لە ساڵ 1950 لە سنووری حازومەران لەم جۆرە چالاکیانە ئەنجام درراوە. ئێمە هە لە 2012 ئەو بیرۆکەی بۆ دروست بووە، بەڵام لە ینی 2014 و 16 بەداخۆ لە بەرهۆکاری شەڕی داعش و کۆڕۆناوانە ئێمەی لەو فکرەیە کەمە وە دوا خستەگەنە ئەم فستیڤالە بە مستەوایەکی زۆر بەرزتر دەگەیشت تا ئەمڕۆ. بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ زۆر باشە لەگەڵ هاوبەشەکانمانە لەگەڵ حکوومەت کە هاوکارمان بۆ لەو مەجالە. ئیدی ئومێ دەکەین کە جوانتر دیوەکانی کوردستان پیشان بدەین بە دەرەوە بە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئەزنەبی، چکە میوانمان لە هەموو وڵاتێکەوە بۆ دێ. بەڵێ کاکومەر باست لەوەت کرد کە میوانتان لە هەموو وڵاتێکەوە بۆ دێت. ئایا کەسانی بیانی کە بەشداری دەکەن لەو پێشبڕکەیە وەکو با بڵێن یاریزانێک یاری دەکەن یاخود دەتوانن ببنە ڕاهێنەریان یاخود بنە ڕێبەریان لەو یاریە؟ نەتەوان ئەمە یەکەم جاریشەوە لەلای ئێوە ڕایەگەنین ئێمە سکیلێفتێکمان دروست کردووە کە یاریزانەکانی خۆمان لۆکاڵیەکان ئەتوانن لە ڕێگای ئەم سکیلێفتەوە فێری ئەم جۆرە یاریە بن، زیاتر ئاشنای ئەم جۆرە یاریە بن. ئێمە 2 ڕۆژ لەوێندەرێ لەگەڵ ئاهەنگوی فێستیڤالەکە بەشداری بین، بەڵام تا 2 مانگی تر ئێمە لەوێندەرە دەمینینەوە بەوەی کە ڕاهێنان بە خەڵکن هەر کەسێک خولیای فێربوونی ئەم جۆرە یاریە هەیە تاکو بەفر بمینێتەوە. ئێمە پێداویستەکانمان لەناو ئەم بەفرە لە نام سروشتەیە دەهێڵینەوە بۆی کە بتوانین زیاتر خەڵکی ناوخۆ و لۆکاڵی فێری ئەم جۆرە یاریە بکەین. زۆر باشە کامەر، ئەو کێوانەی کە ئەم یاریانەی تا ئەنجامەدرێ کێوە بەرزەکانن و لە سنووری چۆمانیش ئەم کێوە بەرزانە بوونی هەیە. چه ڕێگایەکتان گرتوۆتە بەر بۆ ئەوەی ئەم وەرزشکارانە بگەنە سەر لووتکەی شاخەکە یاخود نقطەی دەستپێکی یاریەکە؟ بە چه هۆکارێکی وەسیلەیتان هەیە کە ئەمانە بگەێنە سەرەوە؟ تاوان ئەوانەی کە بەڕاستی توانای خلیسکانیان لەسەر لووتکەکان هەیە چەند یاریزانێکی تایبەتن کە بە تایبەت بانگێشتمان کردوونە. ئەمانە جۆرێک لە سکیان پێەیە کە پێڵێن وۆکینگ سکی ئەو سکیە کە تۆ لە بەری ژێرپەیکانی خۆت لە پێڵاوەکانی خۆت دەبەستی، ئەو پێڵاوی تایبەتی خۆی هەیە، بەڵام لەزگەیەکی بە بنوەیە. ئەم لەزگەیە لە کاتی تۆ لەسەر هەورازەکان ئەڕۆی ڕۆیشتنەکەی ئاسانە، بەڵام نایەڵێت تۆ بڕۆیتەوە پاشەوە. هیوادارم لە ڤیتێکە لە داهاتوو بتوان یارمەتیتان بدەم باسی جۆرەکانی سکی ئەوانتان بۆ بکەم. تۆ ناکەیتە ناو بەفرەکەەوە باسی هەموو شێوازەکانیمان بۆ بکەی و بە تەواوەتی باسی جۆرەکانی ئەو یاریکردنەمان بۆ بکەی. تاوان جۆرەکانی سکی زۆرن، یەکێک لە هەرە جۆرە باشەکانیان کە قیمەتی جۆری سکەکانیان جاروێتە $10,000 شەڕوە، یعنی بۆ تەنها یەک سکی. ئەم جۆرە سکیان ئێستاوا میوانەکان لای منن، ئەم جۆرە سکیانیان پێ. ئەم سکیە لەزگەیەکی لە بنەوە دراوە، یعنی ئەمە پانایی سکیەکەیە، بەڵام لەزگەیەکی لە بن دراوە. لەزگەیەکە 2 ڕووی هەیە، ڕوویەکیان لوسە ئەتوانێت لەسەر بەفرا بخزێت، بەڵام ڕووی کە هاتنەوە خوارەوەی ناڵێت تۆ لەسەر بەفرەکە بغزی و ناشەڵی بکەیتە ناو بەفرەکە. ئەمە گەر تۆ بە پێیان لەسەر بەفرا بڕۆی ئەگە پێویستیت بە 5 سعات بگەی بەلووتکە بەم سکێ تقریبا پێویست بە 2 سعاتێکە بێ. ئەمە وۆکینگ سکی پێڵێن، زۆر بە خێرای دەگەیتە سەر لووتکەکان و چکن خێرایە زۆر سووک ئەڕۆی لەسەر بەفر. بەمانە دەڕۆنەوە دێرە کە گەیشتنە سەر لووتکەکە ئەم ستێکەرە پێڵێن ستیکەر، ئەم ستیکەرەکە لە سکیەکانیانەکەنەوە ئەم جارە سکی ئەەکەن دێنە خوارێ. هیوادارم نازان بەم جۆرە چکە ئەم ئامێرانە بەڕاستی لە کوردستانە نوێنە، ڕەنگە ڕوونکردنەوە کەشی کەمە باشدانەیەکە هەر پێ وایە بۆی هەم شانی هاوڵاتیان بین و هەم زیاترش ڕوونکردنەوەکە باشتر دەرەچێت. کاک عومەر، باسی بابەتێکی تر بکەین. ئەم یاری وەرزشە، ئەم وەرزشی خلیسکانە لە وڵاتانی ئەوروپا تەجروبیان زۆرترەوە، ئەزمونیان زۆرترە، بە تایبەت وڵاتانی وەکو سویسرا، وەکو نەمسا کە ناوچە شاخاویەکان و بەفرێکی زۆریان لێبارێ. هیچ هەوڵتان ناوە کە پەیوەندیتان لەگەڵ ئەو یەکێتی وەرزشانەی ئەو وڵاتانەیە هەبێ بۆ ئەوی بتوانن باشتر فستیڤاڵی خلیسکانی چۆمان بەڕێوە بچێت؟ بەتاکید ئێمە 6 ساڵە کارمان لەسەر شتانە کردووە، 6 ساڵە لە ڕێگای مجللات و ڕۆژنامە و جەریداتی نێودەوڵەتیوە ئیشەکەین بۆی کە بتوانین بەم کەسانە بگەین کە ئێمە بە دوایان داگەڕن. ئێستا
لە هەموو یانەکانیان لە هەموو خەڵکانی پرۆفشنال لە هەموو خەڵکانێک کە لە وڵاتی جیانی بەشداریان کردووە ئەوستاوا لای ئێمەە ڕێکخراوەکانیان لای ئێمەە مدەڕیبەکانیان لای ئێمەە دەم و دەڕیبی زۆر بەناوبانگ ئەم یانەیانەمان هێناوە یعنی ئەمانە ئێمە لە ڕێگەی ئەوانەوە فێرەبین چۆن بتوانین لە داهاتوو لێرە بوتڵاتێکی جیهانی ئەنجام دێن بەڵام ئەوەی ئەمە ئەو ساڵ دەیکەن بەڕاستی نزیک بوونەوەیە لەو ئەوەی کە لەو خواستە نێودەوڵەتێکی ئەمانەوەی پێی بگەین هەرچەند تەحملکردن ئیڤنتێکی وا گەورە لە ناو بەفرە لە ناو قوڵایی بەفرێکی زۆرە یعنی تەحملاتێکی زۆرەوێت تحدیاتێکی زۆرەوێ ئامادەکاریێکی یەکجار زۆری پێویستە لە مۆزۆی پاکردنەوەی ڕێگا و هاوکاری و کەرتی تایبەت و حکومەت ئەوێ هەموو بێکەوە چکە بەڕاستی تۆت لە ناو بەفرێکی زۆرە چالاکی ئەنجامەدەی و پێی داویستەکان زۆر بە ئەستەم بە شوێنەکەگەن بەڵام لەو بوارە بەڕاستی چاومان لەوەیە کە بەڕێوەبەری ڕێگا و بانی سنوورەکە هاوکارمانە بێ وەکەوەی کە بەڕێ سەرپەرشتیاری دارێ سەر بە خۆی سۆران بەڵێنی ئەم شتانەیان پێداوین بەڵێ کاکومەر لە قسەکانی جەنابتانەوە من دوو پرسیارم لا دروست بوو یەکەمیان ئەوەیە کە ئایا ئەو شوێنەی کە وەک تۆ دەڵی ڕەنگە زۆر سەخت بێ بە فریلەیە ئەو کەسانی بەشداری دەکەن هیچ خواردنگەیەک شوێنێکیان بۆ ئامادەکراوە بتوانن تای بەحەوێنەوە هەروەها ئەو کەسانی کە بەشداری دەکەن وەک خۆ دوتت بتوڵەکان یەکەم و دووەم و سێهەمەکان با بڵین سەرکەوتۆکان هیچ خەڵاتێک وەردەگرن لە بەرامبەردا هەردوو پرسیارەکەت زۆر باش بوو بەوەی بەڕاستی بینەران ئاشنایان شوێنە بن لە ناو فستیڤالەکە بەڕاستی ئێمە ڕستورانتمان دەوعەت کردووە کە دێن لەوێن دەرە خواردنەکانیان خواردنی گەرم خواردنی نیوەڕۆ چەندشەمێ خواردنیان بۆ هەزاران کەس ئامادە کردووە و یعنی هەموو شتەکان لەبارە یعنی ئەمە خواردن لەوێ ئێمە خۆمان مەتعام و شتمان هێنا بۆی خەڵک بتوانانی بە ئاسانی خواردنی لەوێن دەرە دەست پێوێت و بە نسبەت خەڵاتەکان بڵێ بە تاکید ئێمە هەموو ساڵی خەڵاتمان بە یەکەم و دووەم و سێمەکان داوە بەڵام ئەم ساڵ بەڕاستی خەڵاتەکانمان ئەبێتە پاڵپشتێک بۆ ئەگەر ئینشەڵا خوا بکە براوەکەمان خەڵکی خۆمان بێ خەڵکی کوردستان بێ ئێمە ئۆفەری بۆ دانێن و هەوڵە دەین کە ئۆفەرێکی تایبەت لە ڕۆژی فستیڤالە پێشکەشی یەکەن کە تا ئێستا باسمان نەکردووە ئیتر وە دیاریشی پێدەین و هەوڵە دەین سکیەکی زۆر باشیش لەو کەلوپەلانە پێی بدەین و جگە لەوە چەند خەڵات و کاس و دیاری تریشی پێدەین ئینشەڵا بەڵێ کاک عومەر ئەو کەسانی کە بەشداری دەکەن کەسێکیان تایە کورد بێت و لە دەرەوە ئەم چالاکی ئەنجام دابێت با بڵین لە دەرەوەی عێراق یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێ تێیدایە بەڵام هەر لە کوردستان فێری ئەم یاریە بووە طبعاً ئێمە یاریزانێکمان هەیە کووردە ناوی ڕێبەند چۆمانەیە کە لە ساڵی 2010 لە فستیڤالە یەکەمی بەدەستێناوە یەکەم یاریزانی کوردیشە کە توانێتی لەسەر لووتکەی هەڵگۆرد لەگەڵ ئەزنەبیەکان سکی بکات بە یاریزانی بەتوانەمان هەیە ساڵی ڕابردوو ڕۆژ کامەران لە چۆمان ئەوش لە فستیڤالە پلەی یەکەمی بەدەستێنە ینی الحەمدوللا یاریزانی زیرەکمان هەیە کە توانن لەم پێش بڕچێ منافەسیان بکەن کاک عومەر با باسێکی ئەوە بکەین چۆنیەتی بەشداریکردنی ئەو گەنجانە یاخود ئەو کەسانی کە حەزیان لەم وەرزشەیە چۆن ئەتوانن بەشداری بکەن ئەو تەمەنانە تەمەەن دیاری کراوە و یاخود هیچ یاسایەک هیچ بهینێکتان هەیە خاڵبەندیەکتان هەیە بۆ کەسێک کە بیەوێ بەشداری بکە لە ناو ڤەسیڤالەکەیە طبعاً ئێمە شوێنی فستیڤالەکەمان بۆ سێ شوێن دابەش کردووە شوێنی ئینتەرناشناڵەکان مامناوەدەکان منداڵان و ئەوانەی کە چوار شوێنە عفوان ئەوانەی کە تازە فێری سکی ئەبن و ئەوانەی کە لەسەر هێڵی نێودەوڵەتی و ئەوانەنە بەڕاستی هیچ کەس کە یاریزانێک تەواو نەبێ ئەبێ سکی خۆی هەبێ و ئێمە دەزانین لە کوردستان چێ لەم یاریانە زیرەکە و بێ هەموو پێداویستەکانی کڵاو و سەلامەتی و شتانەی هەموو پێبێ ئەم زارە دەتوانێت بستە سەر هێڵی نێودەوڵەتێکە بێتە خوارەوە هێڵەکانی وەسەتەکان دیارن کە چێنە و ئێمە بۆ هەر هێڵێکە چەند سکوێریتێکمانداناوە و چەند کەسێکماندانەوە لە بیدایەت و ڕێنماییان پێدا و فێنسماندانەوە بۆی هێڵەکان تێکەڵ یەکتر نەبن چکە ناکرێت تۆ منداڵێک لەسەر ڕێگای ناو شوێنی یاریزانە نێودەوڵەتێک کە بە سولعەتێکی 150 دەرەجەی وەکو حساب نازانم چۆن حساب بکەیت زۆر بە خێرایی دێنە خوارێ ئەمە دەبێ ئەم هێڵەکانە زۆر بە سەلامەتی پارێزراو برن تەنها یاریزان نێودەوڵەتەکان ئەوانەی کە بەشداریەکەن بەڵام لە کاتی مسابقات تەبان ئەوانە
شوێنیان بۆ دیاریکراوە لە کوێوە دەست پێکەن لە کوێوە کۆتایی پێدێ و تەنها و یاریزانانە بەژارێکن وەکەوەی وتم کە کلاوی سەلامەتی و پێداویستی و هەموو شتێکیان و شارەزاییشیان هەبێت و لەوێ ڕێنماییان پێدەین کە ناتوانانی بەشداری مەکە چکە پێشبڕکێکە بەسی پرسیارەکەی من ئەوە بوو من ئەکە حەزم لەم یاریەیە حەزم لەم وەرزشەیە چۆن بتوانم پەیوەندی بە ئێوە بکەم لە چ ڕێگایەکەەوە پەیوەندی بەم ڤسیڤالەوە بکەم یعنی ئێستا گەنجەکەیە لە سلێمانی لەواچە حەزی لەم ڤسیڤالە بێت و بیێ بەشداری بکە ئەو ڕێگایانە چی ناخود لە گەرمیان لەو گەرمەسێرەوە حد بۆ خۆی بێ بۆنا ئەو بەفر و بەستەڵەکە بێت چۆن بتوانێت پەیوەندی بە ئێوە بکەمە بەسەکەم ئەمەیە طبعاً ئێمە ئۆفەرێکمان داناوە بۆ هەموو شەریکاتەکانی کوردستان و عێراق کە بیانەوێ بەشداری بکەن لەم فستیڤالە ئەتوانن پەیوەندی بە هەر شەریکەیەکی لۆکاڵیەوە بکەن یان ئەگەر خۆشیان بێن توان ڕاستەوخۆ پەیوەندی بە کۆمپانیەکەی ئێمەوە بکەن یان پەیوەندی بە ژمارە تەلەفۆنی شەریکەکەی ئێمە بکەن چکە ئێمە بەڕاستی نزکەی چل خانومان لە بەرنامە گرتووە حاضرمان کردو بەو کەسانێکی پێویستیان بە شوێنی مانەوەیە یان بۆ هەر حاڵەتێکە لەوێ پێویستکە بۆ کەسێک کە ناتوانێت بگەڕێتیان حەز بکە ببینێتەوە یان بۆ هۆکاری ئەوەی کە کەش و هەوا بگۆڕێت ڕەنگە چونکە چەند ساڵێک ئەم شتانەمان بۆ هاتوۆتە پێشێ لە حاڵەتی گۆڕانی کەش و هەوا ئەبێ شوێنێکە بێکە وەکو شوێنێکی سەلامەت بۆ خەڵک لە بەرچاو بگیرێ هەسن لەم حاڵەتە شابێ بەردەوام ڕێگاکان لەژێر تیمی پاکەرەوە بە تەواوەتی لەوێندەرە ئامادەیان هەبێ بەڵام خەڵک دەتوانێت لە هەر شوێنێکە تووەکە گەیشتێت چۆمان قەزای چۆمان تەواو بە شوێنی فستیڤال زۆر بە ئاسانی پێگەی چۆمان قەزایەکە سەر بە پارێزگای هەولێرە و لە سلێمانیەوە 2 ساعتنی بۆ 3 ساعتەوە دوورە لە ڕێگای ڕانی ئەوانەوە بۆ دێی هەر کەسێک کە بێت ئێمە هەوڵە دەین تیمەکانمان هەر لە چۆمانەوە تا دەگاتە شوێنی فستیڤال بە خێرهاتنی خەڵکەکەن هاوکاری خەڵکەکەن و هاتنیش بۆ هەموو خەڵکە هەر کەسێک بێ بەڵام لەوێن دەرەکە شتێک دانراوە وەکو ئەوەی کە تۆ بەوەی هەزاران خەڵک لە خۆیەوە دەست لە پێداویستەکانی کۆمپانیا و منەزەمات و هی ئێمە نەدا بەوەی ئێمە شتەکان لە کۆنتترۆلی ئێمە دەرنەچن یعنی بە پێی جۆر و تەمرینات ئێمە تێک داناوە کە بتوانن بەسڕە بچنە نێو ئەم تەمریناتانە چکە هەر لاعیبێکی ئەزنەبی ئەتوانی یەک نەفەر چکەمە مدەڕیبەکانمان ئەزنەبینە هەر مدەڕیبێک دەتوانانی یەک نەفەر فێر بکە دەبێت ئەوە وەستڕیان بۆ دامدرێت ناکرێت هەر کەسێک لە خۆیەوە دەستکاتە چوپێک و یان ئاسنێک و یان پێداویستێک و یەکتەر بڕاتە ناو بەفر و خۆی تووشی مشکلە بکە ئەبێ هەر کەسێک شتێک وەرەگرێ ڕێنمایی پێ بدرێ بەڵام بۆەوەی کە خەڵک بێ بەڕاستی هەموو کەسێک دەتوانێت بەس بگاتە قەزای چۆمان ئێمە لە هەر کەسێک پسێ خەڵزای چۆمان هەمویان ئاگدارن لەمە ئەوە هەمویان هاوکارە بن چکە لە ناوچەی پڕژەیە لە گوندی وێزێ و ئێنە و منتخانێ شاخی سەکرانە و هیوادارم هەموو کەس بتوانێت بگا بەم شوێنە چکە ڕێگاکە کراوەیە حکوومەت دەم ڕێگایمان بۆ پاکە کاتەوە هەم کەس دەتوانێت بگاتە شوێنی فستیڤال. بەڵێ کاگۆمەری وەک ئاماژەت پێدا لە 4 شوێن ئەم فستیڤالە بەردەوام دەبێت و هەروها وەک ئێستا جەنابیشتان وتان کە دەبێت بەسەرە بێم کارە بێگومان ئەمە کاتی پێویستە ئەم فستیڤالە ڕۆژانە لە سەعات چەندەوە بەردەوام دەبێت بۆ چەند؟ هەموو ڕۆژ لە 10:30 بیانیەوە دەست پێ دەکات تا 4:30 ئێوارە بەڵام هەوڵمان داوە ئێستا ئێمە پار تەنها 50 کەلوپەلی سکیمان هەبوو ئەم جۆرەیاری ئەم ساڵ کردیتمانە 350 پێداویستی یعنی بۆی کە بتوانین زیاتر خەڵک پێرکەن بەڵام لە دوای ئەم فستیڤالەش وەک ئەوەی لە بیدای قسەکان وتم ئێمە هەتا 2 مانگی تر لەم شوێنە دەمێنینەوە بۆی کە بتوانین زیاتر یارمەتی خەڵک بدەین بۆی فێری ئەم جۆرە یاریە بن. بەڵێ کاک عومەر وەک دواپرسیارم لەگەڵ یەکێتی وەرزشوانانی عێراقا چه پەیوەندیەکتان هەیە و چۆن ئەتوانن سوود لە ئەو یەکێتی وەرزشوانانەی عێراق وەربگرن بۆی بتوانن فستیڤالەکەتان دەوڵەمەندتر بکەن؟ ڕاستی لەگەڵ ئەوانە هیچ ئەوەیەکمان نییە هیچ پەیوەندێکمان نییە بەداخەوە ئەوەی کە هەیە چکە ئەم یاریە بەڕاستی نوێیە ئێمە هێشتان نەمان گەیانتە و ینی نازانم هێشتان ئاشنایەتێکی زیاتری پێویستە بەڕاستی بە نسبەتی یەکێتی وەرزشوانانی عێراقی و یاخودەوەی کوردستان نازم لە کوردستانە
ئەبێ ئەم یاریە بە شێوەیەک چکێمە پاشم فستیڤالە بەڕاستی پلانی ئەوەشمان هەیە کە یانەی سکی چۆمان دابمەزرێنین لە ڕگای ئەم یانەیەوە ئەتوانێت پەیوەندی بەم یەکەتیانە بە فەرمی بە شێوەیەکی فەرمی پەیوەندیان پێوە بکەین ئەمە شەڵا ڕۆژان ینی ساڵانە قۆنا دەڕۆینە سەرەوە کە یانەکەمان دامەزران یانەیەش چەند مەرجی وشتی خۆی هەیە و پێویستەکانیش دەبی بۆی دابین بکەین لە دوایەوەی کە یانە دامەزرێنین ئەم جارەتوانین پەیوەندی بەم یەکەتیانەوە بکەین زۆر باش بەڵێ دەست خۆش کاگومەر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس بۆی کە لە چۆمانەوە لەگەڵمانەبووی سپاس بۆ ئەمەر چۆمانی ڕێخەری فستیڤاڵی بەفری نێودەوڵەتی بەڵێ کۆسار ئەشکەوتی ساوەڵان هیچت بیستۆ لەبارەیەوە بەڵێ ڕۆشتیت بەڵێ ڕۆشتم هەمەدان ڕۆشتی خۆش